بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. وشكان براني بريس لوانيت لهمدا بخزمتان دقينوا ككوتا واني لسر علومي قرآن لو خلدا پشتیوان بەخوای پەروەردیگار لەو وانەیەشدا هێندێکی دیکە لەو ئاکار و سیفەتانە باز دەکەین کە پێویستە بۆ حامیل و هەڵگرانی قورئان لە ژیانی ڕۆژانەیاندا لە خۆیاندا بێننە جێ. خاڵی دەهەم کە لە دەرسی ڕابردوودا 9 خاڵمان باس کرد، حامیلی قورئان پێویستە قورئان بکا بە ئاوێنەی خۆی. هەر کاتێک ویستی قسەیەکە، ویستی هەڵس و کەوتێک بنوێنێ، ویستی معاملەیەکە، ویستی ڕەفیقاتی و هاوڕێتی کەسێکە، پێویستە لە بەرامبەر قورئان و ئاەتەکانی قورئاندا بوەستێ. ئەگەر قسەکەی، کردارەکەی، هەڵس و کەوتەکەی، مامەڵەکردنەکەی لەگەڵ قورئان هاتەوە، با ناوی خوای لێ بێنێ و بیکە. و ئەگەریش پێچەوانە بوو لەگەڵ قورئان، چاک وایە چۆن لەبەر ئاوێنە هەڵەکانی خۆمان، غەڵەتەکانی خۆمان چادەکەین، بە هەمان شێوەش هەڵس و کەوت و ژیانی ڕۆژانەی خۆمان بە قورئان بەرامبەرکەین. هەر سیفەت و کردار و ئاکارێکمان تێدایە پێچەوانەیە لەگەڵ قورئانی پیرۆز لە خۆمانی دوور خەینەوە. خاڵی چی دیکە پێویستە هەڵگرانی قورئان هەمیشە هاوڕێی قورئان بن. قورئانیان یا لە دەستدا بێت، یا لەسەر زمانت بێت، یان لە سینەتدا بێ، یان هیچ نەبێ، خەیاڵ و مێشکت لە لای قورئانەکەت بێ. هەمیشە و هەموو کاتەکانی ژیانت لەگەڵ قورئاندا بژیە. مەرج نییە قورئان بخوێنیەوە بەڵام هەمیشە خەمی قورئانت بێ. چاکتر فێر ببی، چاکتر لی تێبگەی، چاکتر بیگەێنی، چاکتر لە ژیانی ڕۆژانەتدا تەطبیقیکەی، چاکتر لە قەدەغەکراوەکانی دوورکەویەوە و خەیاڵت لەو سات و لەحزانە بێت کە دەتگەیەنێ بە خزمەتی خوای پەروەردیگار و شەفاعەتت بۆ دەکات و تکات بۆ دەکات. خاڵی 12هەم ئینسانی حامیلی قورئان سیفەتی وایە کە قسەکانی، گفتارەکانی، هەڵس و کەوتەکانی ناخاتە پێش قسەی خوا و قسەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەمیشە قورئانی لەلا قسەی یەکەمە، فەرمانی قورئانی لەلای قسەی یەکەمە. هەتا لە قورئاندا چارەسەری کێشەکانی، گرفتەکانی، وەڵامی پرسیارەکانی دەستکەوێ، ناچێ بۆ شتێکی دیکە. هەمیشە قورئان دەخاتە پێش هەموو شتێکەوە. قورئان قسەی یەکەمە، قورئان بڕیاری یەکەمە، قورئان ئەو کتێبەیە کە یەکەم کتێبە پەنای بۆ دەبەی بۆ ئەوەی هەڵوێستت پێ بڵێت و هەڵوێستت بۆ ڕاستکاتەوە. خاڵێکی دیکە، یەکێکی دیکە لە ئاکارەکانی حامیلی قورئان ئەوەیە کە هیچ کات پێی وانییە گەیشتۆتە نیهایەت و کۆتایی. هەمیشە خۆی بە قوتابی قورئان دەزانێت. هەمیشە پێی وایە لە نوقتەی سەرەتادا لە تێگەیشتن و لە فەهیمکردنی ئاەتەکاندا هیچ کات نابێ پێت وابێ کۆتاییت پێهێناوە. هەمیشە خۆت بە قوتابی و بە تەڵەبەی قورئان بزانە، سات بە سات و ڕۆژ بە ڕۆژ هەوڵدە زیاتر لە قورئان تێبگەی، چونکە قورئان دەریایەکی بێبنە. هەتا بە دوایدا بڕۆی، هەتا لەگەڵی بژیەی، هەتا چاکتر بخوێنیەوە و چاکتر دیراسەیکەی، زیاتر فەهمی دەکەی و زانستی زیاترت پێدەدا. بۆیە هیچ کات لە فێربوون و لە تێگەیشتنت لە قورئان وەک دەڵێ خۆت مەخە ئاستێک خۆت بە مامۆستا بزانی. هەمیشە خۆت بە قوتابی و شاگردی قورئان حیسابکە و وا دانێ بەڕاستی کە قوتابی قورئانی و هەمیشە بەڕاستی و بە حەقیقیش قورئان مامۆستامانە و دەبێ مامۆستامان بێت. خاڵێکی دیکە لە ئاکارەکانی حامیلی قورئان ئەوەیە کە ئەو کەسەی کە قورئان دەخوێنێتەوە لە هەموو خەڵکی زیاتر دەبێ هەست بە مراقەبە و چاودێری خوای پەروەردیگارکە. بەڵێ بۆ هەموو کەسێک هەستکردن بە مراقەبە و چاودێریکردنی خوای پەروەردیگار زەڕوورە، بەڵام کەسێک کە هەمیشە ئاەتەکان دەخوێنێتەوە، هەمیشە گوێ لە ئاەتەکان دەگرێت، هەمیشە تەفسیری ئاەتەکان دەکا، بەڕاستی دەبێت لە خەڵکی دیکە زیاتر خوای پەروەردیگار بە چاودێری خۆی بزانێ، مەلائیکەتەکان بە چاودێری خۆی بزانێ، زیاتر لە خەڵکی دیکە هەستی ئەوەی لە خەیاڵدا بێت کە هەرچیەک بیکەی و بیڵێی لەسەرت تۆمار دەکرێت و لەسەرت دەنووسرێت و لەسەرت حیسابە و لەسەری محاسەبە دەکرێت. خاڵێکی دیکە
لە تایبەتمەندیەکانی ئینسانی حاملی قورئان ئەوەیە کە بەسەر ئەو ئاەتانەدا تێپەڕی کە باسی خەشم و قین و تووڕەیی خوای پەروەردیگارن، دڵی دەلەرزێ، دڵی دەترسێ و لەرزدای دەگرێت و فرمێسک بە چاویدا دێتە خوار و لەگەڵ ئاەتەکاندا تێک هەڵ دەبێت و وادا دەنێکە ئەو ئاەتانە بە تایبەتی بۆ ئەو هاتوونەتە خوارێ و ئەو ئاەتانە ئەگەر کەسی پێسزا بدرێ ئەوی پێسزا دەدرێ. خاڵی 16 لە هەمان کاتدا کاتێکیش بەسەر ئاەتەکانی ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردیگاردا دەڕوا، ئومێدی زۆری بە ڕەحمەتی خوای پەروەردیگار هەیە، ئومێدی زۆری بەو بەهەشتە هەیە کە دەیخوێنێتەوە و خۆی بەو کەسانە حساب دەکات و ئومێد دەخوازێت کە لەو کەسانە بێت کە خوای پەروەردیگار دەیخاتە ژێر سایە و سێبەر و ڕەحمەتی خۆیەوە. یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکانی حاملی قورئان ئەوەیە کە هەڵگرانی قورئان دەبێت زۆر زاهید بن، زۆر دنیا نەویست بن، زۆر لە دنیا دوورکەونەوە و زۆر لەگەڵ دنیا تێک هەڵ نەبن، هەتا بۆیان دەکرێت خۆ بۆ خوا و بۆ قیامەت ساقەیەوە. چونکە تۆ ئەگەر بەڕاستی حاملی قورئان بی، ئەو ئاەتانەی دەیخوێنیەوە، ئەو ئاەتانەی تەفسیریان دەکەی، ئەو ئاەتانەی گوێیان لێ دەگریت، پیت بە پیتی، حرف بە حرفی، هەناسە بە هەناسە کە هەڵی دەکێشی لای خوای پەروەردیگارت بە زەخیرە و بە توێشوو بۆ دادەندرێن ئەگەر بۆ خوا و بۆ ڕەزامەندی خوای پەروەردیگار نووسیبتن خوێندبێتن. هەمیشە تۆ خاوەنی قورئانی، تۆ قورئانت لە مێشکیدایە، تۆ قورئانت لە زیهندایە، خۆت لە هەموو خەڵکی پێدەوڵەمەندترە، خۆت پێ لە هەموو خەڵکی وەک دەڵێ لە پێشترە لە سامان و لە سەروەت. بۆیە سەروەت و سامانەکەی خۆت کە ئەجرە لەسەر قورئان دەستت دەکەوێت نایگۆڕیەوە بە هەرچی سامانی دنیا هەیە. بۆیە کەسانی ئەهلی قورئان هەمیشە زاهید و دنیا نەویستن. خاڵی 18 ئینسانی حاملی قورئان لە پێناوی خوای پەروەردیگاردا ئامادەیە ڕوحی گیانی ببەخشێت و هەمیشە خزمەت بە شەریعەت و دینەکەی دەکات. سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانەی کە قورئانیان لە سینەدا بوو، قورئانیان لەبەر بوو، هەمیشە لە جیهاد و غەزاکاندا و لە دەعوە و بانگەوازیدا و لە هەڵگرتنی مشەقەت و ناڕەحەتیەکانی دەعوەدا لە پێش خەڵکیەوە بوون. ئینسان کە دوو ئاەتی قورئان خوێندنەوە کە دوو ئاەتی لەبەر بوون، نابێ وەک دەڵێ وادانەی کە تۆ دەبێ هەمیشە مەلیک بی و لەسەرێ بی و خەڵکی لە خوارەوە وەک دەڵێ بە کوژ دەی و بیان خەیە پێش خۆتەوە، بیان خەیە قوربانی خۆتەوە. حاملی قورئان لە هەموو خەڵکی خاوەنی شەهامەت و غیرەتە لە پێناوی دینەکەی و لە پێناوی شەریعەتەکەیدا. لە یەکێک لە باسمان کردووە لە هەنگاوەکان لە سەفەرەکانی دەعوەکردن و بانگەوازیکردندا، هەفتان لە سەحابەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەهید بوون. لە غەزوەیەکی کەدا چل و ئەوەندە سەحابەی حافظی قورئان بەیەکەوە شەهید کراوە. ئەوانە حاملی قورئانیش بوون، بەڵام لە کاتی مقاومە و ڕوبەڕووبوونەوە لە پێش خەڵکیدا بوون. بۆیە حاملی قورئان بۆ خزمەتکردن و بەرگریکردن لەو قورئانەی کە دەیخوێنێ ئامادەیە ڕوحی خۆی و ژیانی خۆی ببەخشێ ئەگەر پێویستت پێی بوو. خاڵێکی دیکە، یەکێکی دیکە سیفەتی 19 ئاکاری 19 کە پێویستە لە خۆمانی دابێنی نەجێ، ئەوانەی کە ئەهلی قورئان و لەگەڵ قورئاندا تەواضوع و خۆبەکەمزانینە. ئینسان بەهۆی قورئانەوە نابێت تەکەببوور و عوجب و لە خۆبایبوون بیگرێ بەداخەوە. ئەگەر وا بووین ئەو قورئانەی کە دەیخوێنیەوە لعنەت لێ دەکا، ئەو قورئانەی کە دەیخوێنیەوە پێت دەڵێت ئین الله لا يحب كل مختال فخور. خوای گەورە کەسی شانازیکەر و متەکەبیر و خۆ بەزلزانی خۆش ناوێ. ئەو ئاتانە بۆچیە دەخوێنیەوە ئەگەر بۆ خۆت تەطبیقی نەکەی و جێبەجێ نەکەی؟ بۆیە ئینسان هەتا زۆرتر لەگەڵ قورئان تێکەڵ بێ، هەتا زۆرتر ئەهلی قورئان بێ، دەبێ متەواضعتر و خۆ بەکەم زانتر بین. خاڵێکی دیکە، خاڵی 20 ئەو کەسێک کە قورئان خوێنە و ئەهلی قورئانە، جا تەفسیری قورئان دەکات، یا دەرس دەخوێنێ، یا دەرس دەڵێتەوە، یا دەنگی خۆشە، یا مەقامات دەزانێ، یان قیرائات دەزانێ، دەبێ ئەگەر بتەوێ ئەهلی قورئان بی، کاتێک مەتح دەکرێ و کاتێک ذەم دەکرێ دەبێ وەکو یەک بی. کە مەتح کرای نابێت تەکەببوور و خۆ بەزلزانین و عوجب بتگرێ، و کاتێکیش کەسێک زەمت دەکا و ڕەخنەت لێ دەگرێ نابێ نائومێد بی و بێتاقەت ببی. ئەگەر بۆ خوا کردوتە لای خوای گەورە نووسراوە، دەنگت خۆش بێ یا خۆش نەبێ،
تفسير وليك دانا وكل راز بيان ناراز بأجر بان قص نبت اجتهاد تيجيشتني بو آياتك وابيتو بان قصوات نكر بيت قرآنك جوان بخويني وبحالة بخويني أجر بو خوا بخويني أجرت هرمس وقرا ما دام أجرت لا إخواه وأجرت لخوا دوي ما تحدكن هرتوشي عجب مبا وذمي شدكن نا أميد مبا أجمن لو خالبه خالي بستو يكم کاتێک کە قورئان دەخوێنی و خزمەتی قورئان دەکەی وا حسابکە وا دانێ کە هیچ کەس ئاگای لە تۆ نییە کاتێک کە قورئانەکە دەخوێنی و قورئانەکە تەفسیر دەکەی نێوانی خۆت و خوای پەروەردیگار خاڵیکە هەرچی شت هەیە فڕێیدا تەنها و تەنها بە ئامانجت بە دەسێنانی ڕزامەندی خوای پەروەردیگار بێ خاڵێکی دیکە لە ئاکارەکانی حامل قورآن صفەتی 22 ئەوەیە کە ئەو کەسێک کە ئەهلی قورئانە هەمیشە هەوڵ دەدا لەو مەجلیسانەدا حازر بێت لەو کۆڕانەدا حازر بێت کە کۆڕی قورئان خوێندنن چونکە ئەو مەجلیسانەی کە مەجلیسی ذیکرن مەجلیسی قورئان خوێندنن مەجلیسی تەفسیرکردنن بە نەسی حەدیثی صەحیح پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوای گەورە سەکینەت و ئارامی دەبەخشێتە دادەبارێنێتە سەر دڵیان رحمت برحمتی خۆی دایان دەپۆشێ مەلایکەت دەورەیان دەدەن و خوای پەروەردیگار لەکن خۆی لە ئاسمانەکاندا مەدحت دەکا و ستایشت دەکا بۆیە ئەگەر قورئان خوێنیش نەبی ئەگەر وەک دەڵێ خۆشت قورئان نەزانی و قورئان نەخوێنیەوە لە مەجلیسی ئەو کەسانەدا دابنیشە کە قورئان دەخوێننەوە و کە ئەهلی قورئانن و هەمیشە وا حساب مەکە وا دامنێ کە خەڵک گوێ لە تۆ بگرێ تۆش بڕۆ جارجار گوێ لە خەڵکی بگرە ئینسان ئەگەر وای لێ هات تەنها قورئانی خوێند و خەڵک گوێی لێگر تەنها تەفسیرت کرد و قسەت کرد و خەڵک گوێگرت بوو شەیتان فێڵت لێ دەکا بە پێچەوانەوە ئەوانەی کە قورئان خوێنن زیاتر پێویستیان بەوە هەیە گوێ لە خەڵکی دیکە بگرن ئەوانەی کە ڕابەکار و تەفسیرکاری ئاەتەکانن پێویستیان بەوە هەیە گوێیان لە غەیری خۆیان بێ بۆی هەست بە ئیجابیات و سلبیات کەم و کوریەکانی خۆشیان بکەن و ئەگەر چاک بوون چاکتر ببن و ئەگەر هەڵەیان هەبوو چاچکەن خاڵێکی دیکە خاڵی 22 حامیلی قورئان هەمیشە محاولە دەکات کەس و کاری خۆی منداڵەکانی خۆی و ئەوانەی کە لێی نزیکن بە پلەی یەکەم فێری قورئانیان کە پاشان خەڵکی دیکە بۆی بەرەو حەدیثەی پێغەمبەرکەوێن کە دەفەرمێت خەیڕکم من تعلم القورآن وعلمه باشترینتان ئەو کەسەیە قورئان فێر دەبێ و خەڵکی فێر دەکات خاڵێکی دیکە خاڵی 34 پێویستە حامیلی قورئان سڕ و عەلەنی ئاشکرا و نهێنی وەکو یەک بێ ئەو کاتێک کە خەڵک لێت دیارە و خەڵک دەدبینێت و خەڵک چاوی لێ و خەڵک گوێت لێ دەگرێت چۆن قورئان دەخوێنی کاتێک کەش بەتەنهاشی چاکتر بخوێنە باشتر بخوێنە نەک بە پێچەوانەوە فەرقی هەبێ ئەو کەسێک کە حامیلی قورئانە هەم لە ئاکار و ڕەفتاریدا ئەگەر کەس چاوی لێ نەبێت وەک دەڵێ ئاگای لە خوای پەروەردیگارە هەمیش کاتێک کە خەڵک چاوی لێ و خەڵک دەیبینێ بە هەمان شێوە هەست بە مڕاقەبەی خوای پەروەردیگار دەکا کاتێک لە ناو مەجلیس و کۆڕەکاندا قورئان دەخوێنێتەوە بۆ خەڵکی و خەڵک گوێی لێگرتووە هەوڵ دەدا بە جوانترین شێوە و بە چاکترین ئاواز بخوێنێتەوە کە تەنهاشی محاولە بکە چاکتر لە حاڵەتی ئاشکرایی بخوێنیەوە بۆی سڕ و عەلەنەکە تووشی ڕیانە بێ و خوای گەورە لە ڕیا بتپارێزێ خاڵێکی دیکە بۆ حامیلانی قورئان هەڵگرانی قورئان ئەوەیە کە حامیلی قورئان دەبێ ئاگای لە بار و دۆخ و زروف و زەمانی خۆی بێت دەبێت کەسێکی ڕۆشنبیر و ڕۆشن فکر بێ عەقڵ داخراو نەبێ نابێ ئینسان کە حامیلی قورئان بوو تەنها و تەنها ئاگای لە پەڕەکانی قورئان و لە هەڵدانەوەی ئاەتەکان بێ دەبێ ئاگای لەو ژیانە بێ لەو واقعە بێ لەو دەوروبەرە بێ کە تێیدا دەژیێ بۆ ئەوەی بتوانێ ئەو قورئانە بەسەر ئەو واقعەدا جێبەجێکە کە خۆی تێیدا دەژێت و بۆ ئەوی چاکتر بتوانێ هەڵوێستەکانی و مەوقیفەکانی کاریگەرتر بن خاڵی 37 حامیلی قورئان تەنها ڕاستی دەڵێت و بە هیچ شێوەیەکی بەلای درۆدا ناچێ ئاگامان لێ بێەوە خاڵێکی سەرەکیە پێویست ناکە زۆر لەسەری بڕۆین خاڵی 38 هەم ئینسان کە حامیلی قورئان بوو نابێ کەسێکی قسە ناخۆش و قسەڕق بێ حامیلی قورئان و ئەوەی کە قاریئی قورئانە کەلامی خوای پەروەردیگار بەدەمی دادێت بەسەر دەمی دادێ دەمێک زمانێک کەلامی خوای بەسەر دابێت
بەڕاستی حەیفە جنێویشی پێ بڵێ، غەیبەتیشی پێ بکەیت، درۆشی پێ بکەیت، نەمیشی پێ بکەیت، وێ ئەو زمانێک کە قورئانی پێدەخوێندرێ بەڕاستی چاک وایە تەنها قسەی چاک و خۆشی پێ بکرێن. ئەو گوێی کە قورئانی پێ دەبیسترێ حەیفە سەعاتێک بۆ قورئان بێت و سەعاتەکەی بکە بۆ جرت و سەقەنە و تەپڵ و تووزەلە و گۆرانێ و مۆسیقا و فلیم و چی و چی بێ. چاوێک قورئانی پێدەخوێنرێتەوە حەیفە لە حرامدا بەکار بهێنرێ. بۆیە حامیلی قورئان، هەڵگری قورئان قسە خۆشە و هەروەها ڕووخۆشە، قسەکانی خۆشن، قسەکانی باشن و هەروەها دم و چاوی گەشە. خاڵێکی دیکەی سەرەکی بۆ حامیلی قورئان ئەوەیە ئەو ئاەتە جێبەجێ دەکەین والکاظمین الغیظ والعافین عن الناس. ئەو قورئانەی کە من و تۆ دەیخوێنینەوە و گوێ لێ دەگرین پێمان دەڵێت ئەگەر ڕقت هەستا و تووڕە بووی تووڕەی خۆت بخۆوە و ئەگەر کەسێک خراپەی لەگەڵ کردی لە بەرامبەر خراپەی خەڵکیدا عەفو و لێبوردن و تەسامحت هەبێ، کەسێکی ڕقاوی مەبە. خاڵێکی دیکە، یەکێکی دیکە لە تایبەتمەندیەکان 39 حامیلانی قورئان کەسانێکن کە حەق وەردەگرن لە ئەگەر کەسەکە لە خۆشیان بچووکتر بێت. ئەگەر کەسەکە لە خۆشی بچووکتر بێ حەقی لێ وەردەگری، کەسەکە لە خوار خۆشتەوە بوو حەقی لێ وەردەگری. نەک ئەگەر کەسێک بنمونە غەڵەتێکی لە قورئان بۆ ڕاست کردیەوە بڵێ جا تۆچی تا هەڵە بۆم ڕاستکەیەوە. تەفسیری ئاەتێکت کەسێک ڕخنەیەکی لێگرتی ڕخنەکەت قبوڵ نەبێ. کاتێک کە مەدحت دەکەن بە ئاسماندا بڕۆیە خوارێ و گەورە ببی، بەڵام کە ڕخنەت لێ دەگرن موت گرژ ببن، ئەوە لە حامیلان و هەڵگرانی قورئان ناوەشێتەوە. کۆتا قسە کە لەو خولەدا بیکەین ئاگامان لێبێت کە هەڵگرانی قورئان، حامیلانی قورئان خوای پەروەردیگار 5 تایبەتمەندی پێداون، هەمیشە ئەوانت لەبیر بن. شەفاعەت دەکەی، شەفاعەتت بۆ دەکرێ. قورئان شەفاعەتت بۆ دەکا ئەگەر بەڕاستی لەگەڵی بی و بۆ خۆشت کە قورئان خوێنی و ئەهلی قورئانی دەبی بە شەفاعەتکار لای کەمی بۆ 10 کەس لە کەسوکارت ئەوانەی کە بڕیاری چوونە جەهەنەمیان بۆ دراوە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم حامیلانی قورئان، هەڵگرانی قورئان، ئەوانەی کە لەگەڵ قورئاندان بە ئەندازەی لەگەڵ قورئاندا بوون و قورئان خوێندن خوای پەروەردیگار بە پلە و مەرتەبەکانی بەهەشدا بەرزیان دەکاتەوە. ئەوەش مەرتەبەی دووهەم کە نادرێت بە هیچ کەسێکی دیکە. مەرتەبەی سێهەم ئەو کەسەی کە هاوڕێی قورئانە و لەگەڵ قورئاندایە دەبێتە هاوڕێ و ڕەفیق و برادەری شەهیدان و پیا و چاکان و پێغەمبەران لە ڕۆژی دواییدا. و هەروەها ئەو کەسەی کە ئەهلی قورئانە بە حەدیثی پێغەمبەر چاکترینی ئومەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە چاکترینەکانە. ئەگەر دەتەوێت لە چاکترینەکان بی هەمیشە قورئان فێر بە و قورئان فێرکە و ئەهلی قورئان بە. و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە ئەهلی قورئان بە ئەهلی خوای پەروەردیگار ئین لله ئەهلیین هم ئەهل القورئان. خوای گەورە خەڵکانێک هەنە بە کەسی خۆی حسابیان دەکا، ئەوانن کە هەمیشە لەگەڵ قورئاندانا. بۆی هەمیشە ئاگات لەو مەرتەبە و پلانە بێت کە بەهۆی قورئانەوە لە قیامەت دەستت دەکەون. قەدر و ڕێزی قورئانەکەت بزانە بە ئومێدی ئەوەی خوای پەروەردیگار هەوڵ و ماندووبوونی ئێمە و ئێمە کە قسەمان کردو و ئێوە کە گوێتان گرتووە قبوڵی کات و وەری بگرێ، نیەتمان خالیس و یەکلا کاتەوە بۆ خوای پەروەردیگار. زیاتر حاڵیمان کە دەپاڕینەوە کە خوای پەروەردیگار شەفاعەتکار و تکاکاری قیامەتمان بێت و دەپاڕینەوە کە خوای پەروەردیگار بەهۆی قورئانەوە ئەگەر هەڵە و کەم و کوری و گوناه و تاوانێکیشمان هەیە لێمان ببورێت، گوناهەکانمان بسڕێتەوە و لای خۆی مەرتەبە و پلە و پایەمان بەهۆی ئەو قورئانەوە بەرز کاتەوە. لی دەپاڕینەوە کە چۆن لەو دنیادا سەرقاڵی قورئانین و قورئان مەشغوڵی کردوین و سەرقاڵی کردوین، لە قیامەتدا خوای گەورە هەرچی مەشغەڵەت و سەرقاڵی و ناخۆشی و ناڕەحەتی قیامەت هەیە هەر هەموویمان لەبیر بباتەوە. آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.